هەر لەسەر ئەم پرسا زانیاری زیاتر و ورتر وەرجەگرم لە بەڕێز ئاری جەلال سەرۆکی دەستگای لوتکا بۆ کاروباری ئاوەڕە و پەنابەران بەڕێزیان لە ستودیۆشتن کاگاری بەخێراتی سپاس و ئامادەبوونت ئەم بابەتە چییە کە ئێستا هەیە کە ئەو 6 کۆژبەرە لەلایەن تورکیاوە ڕادستی بەڕێی نووسرە کراون هۆکارەکەی تەنها ئەو بۆ کە خۆیان بە خەڵکی سووریا ناساند خۆیان بە سووری ناساندووە هۆکاری دیکە چیە لە پشت ئەو کە ڕادستی ئەوان کراون بەڵە دیارە بەهۆی لەباری کەشوهاوەوە دیارە ڕێژێکی بەرچاو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی و هەتا ناوچەکە ڕویان لە وڵاتی تورکیا کردو بە مەبەستی گەشتن بە وڵاتانی ئەوروپا دیارە بە مەبەستی کەمکردنەوەی ڕێژەی کۆچبەر لەلایەن وڵاتی تورکیاوە شێواز و ڕێگەی جۆرا و جۆر بەکارهێنن دیارە لە ماوەی ڕابردوو لەم جۆرە حاڵەتانە بەدایان و سەدان جار دووبارە بۆتەوە زۆرێک لەو پەنابەرە عێراقیانی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو لەلایەن هێزەکانی پۆلیس و جەندرمە با بڵێنەوانی کەناراوەکان دەستگیر کراون و خۆشیان بە سووری لە قەڵەمداوە بەڵام نسبەیەکی کەم هەبووە لە ماوەی ڕابردوو لە ماوەی 5 بۆ 6 ساڵی ڕابردوو نزیک بە 320 کەسێکمان هەبووە کە دیپۆرتی سووریا کراونەوە دواتر بە شێواز و ڕێگەی زۆر ناڕەحەت توانیمانە بیان گەڕێنینەوە هەرێمی کوردستان بەڵام لە ئێستا بۆ کەمکردنەوەی کۆچ بۆ ئەو لۆدە زۆری کە کۆچبەر ڕوو لە وڵاتانی ئەوروپاکە یەکێک لەو ڕێگانە حکوومەتی تورکیا با بڵێن ئەوەیە کە ئەم کۆچبەرانە ڕاستە لە سەرەتا پێش بەڕۆژ لەمەوە پێشێ خۆیان ویستیانە بڕۆنە کەناراوەکانی تورکیا لێوە خۆیان بگەێنن بە وڵاتانی ئەوروپا لە کاتی دەستگیرکردنیان خۆیان بە سووری لە قەڵەمداوە بەڵام دوای ئەوەی کە بردویانن بۆ کەمپێکی دەست بەسەر لە گازی ئەنتاب لە ئۆزلۆ نزیک بە 2 هەفتەیەک دەڕۆژێک لێ هێشتویان نەتەوە ئەمان نازنامی خۆیانیان ئاشکرا کردو و دویانە ئێمە عێراقین بەڵام بەداخەوە دوێنێکە تەسنیمی سووریایان کردوونە دیارە لێ هەمووی گروپ و میلیشای جۆرا و جۆری لێ لەوێ لە ئازازن لە ئێسایە سەرجەمیان پارێزراون بەڵام ئەوە نییە بتوانن جمو جوڵ بکەن لە بەرەوەی هیچ بەڵگەنامەیەکی یاساییان پێ کاک ئاری کەواتە لە سووریا ئەو هێزانە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەن یاخود حکوومەتی سووریا کە ئەمانە عێراقین یعنی سووری نین هاوڵاتی سووری نین ئەم کۆچبەرانە دیارە لە ماوەی ڕابردووە بە ئێسەشەوە دیارە مامەڵەکانیان تەندروست نەبووە لەگەڵ ئەمانە چکە لەبەری بەبێ هیچ بەڵگەنامەیەک وە هێزەکانی پۆلیسی تورکیا ئەمانیان تەحویلی ئێوە کردوێتەوە ئەوان لێ ناتوانن هیچ جموجوڵێ بکەن دیارە ئەو زیاتر لە 300 کۆچبەری کە هەمان بوو لە ماوەی ساڵانە ڕابردوو بە تایبەتی لە کۆتایی 2007 و 2010 ئێمە هەمووی بە چەند قۆناغێک و بە چەند مەرحەلەیەکی جیاجیا توانیمان بیانگەڕێنینەوە هەرێمی کوردستان ئەمانیش بە هەمان شێوەن لە ئێستا لەوێن دەست بەسەرن ڕاستە وەکو ئەو کۆچبەرانەی دیکە نین بە تەواوەتی حەسر کرابێتن بەڵام ئەوەیە کە لە بینایەکە دانراون لە دوورۆ چاودێری ئەکرێن و کەم باشە بۆچی سووریا وەریان دەگرێت کە هەوڵاتی وڵاتەکەی ناتوانێت تاوان ئێمە جارانی پێشوو لەگەڵ هێزەکانی بەرەی نووسرە خۆمان ڕاستەخۆ بە تەلەفۆن قسەمان کردووە لەگەڵ هێزەکانی دەستگای دژە تیرۆر لەوێ لە ڕۆژئاوای کوردستان قسەمان کردوتیان ئەوان دەسەڵاتیان نییە کاتێک کە تورکیا هەچ کەسێ بنێرێت ئەم دیوە ئەوان قبوڵێکن و پەسەندێکن بەڵام بە مەبەستی ئەوەی کە ئێمە ڕزگاریان کەین لەو بارودۆخە دیارە ئێمە لە دوێنەوە بە بەردەوامی هەوڵەکانمان چڕ کردوێتەوە بۆی کە ویسمان هەر بەناو خاکی سووریایە بیان گەڕێنینەوە بۆ هەرێمی کوردستان دیارە نەک بۆ منتیقی ڕقە و بنبچ زۆر زەحمت بوو بۆ ئێمە بۆ پێی کە ئێمە پێشتر کۆمە لەسەر چاومان هەبوو هاوکارمان بوون و ماوەیەکە بێت ماوەی 3 بۆ 4 ساڵێکە بێت ئەم جۆرە دیپۆرتی کۆچبەرە بەرەو سووریا کەم بۆ تۆ سەرچاوەکانیشمان لە جێگەی خۆیانان نەماون کە بڵێن هاوکارمان بن و ترس و گومانی ئەومان هەبووە گەر بۆ ڕێگای بن لەلایەن ئەو گروپ و میلیشا چەکدارانەوە ئەمانە دەست بەسەر بکرێن و خوانەخواسە ژیانیان بکەوێتە مەترسیەوە بۆیە لەگەڵ نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە عقوبات قسەمان کرد لەو بارەیەوە و هەر ئەمڕۆکەش لەگەڵ سەفارەتی عێراقی لە ئەنقەرە چەندین جار قسەمان کردووە ئەوان چی دەڵێن لەسەر ئەم بابەتە بەڵێ چاوەڕێ ئەویان کردو کە سەرجەم لیستی ناوی ئەو کۆچبەرانی لە ئێسایەکە لە سووریان کە با بڵێن دەست بەسەرن لەوێ بیگەێنینە دەستیان و لێکۆڵی نوێ بکەین لە جوازەکانیان بزانین ئامانەکە بە شێوەیەکی یاسایی داغلی وڵاتی تورکیا بوونە دیارە زۆربەی زۆریان هەمووی بە شێوەیەکی یاسایی لێرەوە لە هەرێمی کوردستانەوە خۆیان گەیانەوە بە وڵاتی تورکیا ئەمە تقریبا پرۆسەکەی ئێمە خێراتر ئەکا لەبەرەوەی کە بە یاسایی داخلی ئەو وڵاتە بوون بە نایاسایی ئێستا دیپۆرتی سووریا کراون ئەگەر جوازەکانمان بەدەست بگات ئێمە بتوانین لە ئەستەمبوڵ و لای قاچاقچیەکانەوە با بڵێنەوەوان لە شقا بەجیان هێشتەوە بەدەست بگات بەدەستی و پەنابەرانە ڕەنگ بێ بە مودێکی زەمەنی زۆر کەم بتوانین بیان گەڕێنینەوە ناو خاچی تورکیا بەڵام بەدەست بەسەر کراوی دوجار ئەیان گەڕێنینەوە بۆ
خاڵی سنووری ئیبراهیم خەلیل ئەگەر جیاوازەکانیش بەدەست نەگاکەمە تۆ زەحمەتە و ئەستەمە لەلایەنەوە گروپ و باندانەی کە قاچاقچێتی ئەەکەن لە زۆرێک لەو ڕووداوانی کە لە ماوەی ساڵانە ڕابردوو ڕوویاوە جیاوازەکانیان نەداوەتەوە بەداخەوە لە شوقەکانە یا وتوانە خۆیان فڕیان داوە لە ڕێگا بیلفعلیش هەندێکی هەبوو لە ڕێگا خۆی فڕێداوە بڕیار وایە کە جواز مرور هەیە جوازێکی کاتی هەیە بۆیان بکەین ئەم جواز مرورانە بەوە داخلی تورکیانەکەین و لێوەیان گەڕێنەوە بۆ خاڵی سنووری ئیبراهیم خەلیل و بگەڕێنەوە ناو کەسوکار. کاتێس ئەم شەست کۆچبەرەی کە لە سووریان هیچ یەک لەمانە پاسپۆرتیان پێنیە هەمووی لێیان وەرگیراوە؟ نەخێر بەس کۆپیەکانی بەدەستیەمە گەشتووە و هەمووشیان زۆربەی زۆری وتوانە 5-6 لەگەڵ منە لەسەر خەتن وە کۆمەڵە ژمارە تەلەفۆنیان ناردووە لە حاڵەتیوی کە بڵێمسم بۆن منە وەحدایان پێنەمێنێ یاوە تا با بڵێم بە خەتی تورکیا قسە لەگەڵ ئێماکەن یانەوە تا شەحنیان پێنەمێنە یا موبایلەکانیان لێسن بەڵام خۆشببختانە لەمانیان تا ئەسە نەسەنەوە موبایلەکان لە جارەکانی پێشوا موبایلەکانیشان لێسەنەوە پشکنینیان بۆ موبایلەکانیشانە کرد هیچیان جوازیان پێی نییە ئەگەر پێشیان بێ ڕنگ بە تاکو تەرابێت ئەوە هیچ لە مۆزوع و لە بابەت ناگۆڕێت. کاگاری ڕۆژی تەندروستیان چۆنە بارودۆخیان چۆنە چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت بۆ پێی کامەژەر بۆدا ئێوە دەتوان قسەیان لەگەڵ بکەن لە سووریا چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت و زیاتریش هاوڵاتی کام شارن هەرێمی کوردستانیشی تیادایە و کام شار زیاتر و پێی کە ڕەنگە ئێستا کە سوکاریان گوێبیستی تۆ بندیانە لە نزیک و زیاتر هەواڵی بزان هەواڵی ئەمانە چۆن و چۆن دەژین ئێستا لە ڕووی دەرونیەوە بەداخەوە ماندوون ئەوان چکە بۆ پێی پێشەوەی کە تەحویلی سووریا بکرێن ئەمان نزیکی دەڕۆژەکە بێت لە گرتوخانێکی دەست بەسەرن لە گازی ئەنتاب و لە ئێستاشا ئەوان لە دووڕیانی ئەوەن ئایا چاوەڕی ئێمە و سەفارەتی عراقی وەزارەتی دەروی حکوومەتی عراقی بکەن یانەوە تا خۆیان بە شێوەیەکی نایاسایی بڕۆن دیارە هەر ئەم ڕۆیەک دوانی چند ڕۆژتون بە شێوەیەکی نایاسایی بەڵام دەستگیر کراون و دوجار گەڕاندراونەتەوە بۆ هەمان جێگەی کە و کۆچبەرانەی لێە زۆربەی زۆری ئەو کۆچبەرانی لەوێن خەڵکی پارێزگای سلێمانی سەرجەمان هەرێمی کوردستانن و پارێزگای سلێمانی بە ڕێژێکی بەرچاو تیاتی خەڵکی قەزاو ناحەکان و هەولێر و هاوکات کەرکووک و خەڵکی دیالشی تایە نەخێر ئافرەت و مناڵیتیانە سەرجەمیان گەنجن وە لەوێن ئێمە فشارەکانمان تاوا خستۆتە سەر سەفارەتی عراقی لە ئەستەمبول و هاوکات لەگەڵ وەزارەتی دەرەوە بۆ ئەوی کە بتوانین بە زووی موافقەت وەربگرین و بتوانین ئەو جواز مرورانیان بۆ بکەین و بەدەستیان بگەێنین بۆی کە بیانگەڕێنینەوە. زۆر باش ئێوە دڵنیایی چی دەدەن بە کەسوکاریم کۆچبەرانە کە لەوێن کاگاری ئایا بەپێی ئەوەی کە بێگومان ئێوە شارەزان لەم پرسانە لەم بابەتانە ساڵانێکی زۆرە جەنابتانم کارانە دەکەن و ئاگادارن لە نزیکەوە پێتان وایە چەندی پێدەچێت بتوانن کارەکان و بەباشی تێپەڕێن بۆ پێکە بێگومان نووسنگی بەڕێز خوبات تاڵەبانیش بە هەمان شێوە لە هەوڵدای بۆ چارەسەرکردن و گەڕاندنەوەی ئەم کۆچبەرانە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان پێتان وایە چەندی پێدەچێت تام کارانە تەواو دەکرێت؟ بەداخەوە ئەو ئیشانەی کەکەوێتە لای حکوومەت بە تایبەتی حکوومەتی عێراقی ڕۆتیناتی زۆری تێکەوێت بۆ پێی کە لە ئێستا ئێمە هەر دوێنە شەو هەم نوێنەرەکانمان و هاوکات کادرە خۆبەخشەکانمان لێرە و ئەمڕۆ نەخەوتون بە بەردەوامی خەریکی لیستکردنی ئەو پەنابەرانە بوون و خەریکی جیاوازەکانیان بوون ڕێکیان خستون و نووسرامان لەسەر کردو لای ئێمە هیچ شتێوەستانی نییە ینی کاتی بۆ نییە سێ شەو بێ چواری شەو بێ لای ئەمە تەبیعیەوە بە خێرایی کاری لەسەرەکرێ بەڵام لەلایەن سەفارەت و باڵەسخانەکانی عێراقەوە هەتا بگرێت لەوێش کۆمەڵە خەڵکی دڵسۆز و ئینسان دۆستی تایە کە بە خێرایی کارەکانمان بۆکەن بەڵام لە وەزارەت دوجار درەنگ وەڵامە درێتەوە بۆ تحقیقەکرێت لە سەر جەمە پەنابەرانە ئایا بزانن کەمانە بە شێوازێکی یاسایی داغڵی تورکیا بوونە ئەو کاتە بڕیاری لەسەر ئەدرێ کە جواز مروریان بۆ بکرێت و بگەڕنەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و ئێمە و نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبا تاڵەبانی ئیشەکانی ئێمە زۆر بە خێرایی تێپەڕە بێت لە ئێستا نەک بۆ ئەم بابەتە بۆ سەرجەم بابەتەکانی کەش و زۆر بە خێرایی بەبێ هیچ ڕۆتیناتێک کارەکان جێبەجێکرێت. کاگاری وەک دوا پرسیار ئەم کۆچبەرانە بەتایبەت ئەم شەست کۆچبەرەی ئێستا چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت لە سوورەکان دەگوجار دەوترێت لە تورکیا یاخود لە سووریا لە شوێنێکی دیکە بێ کۆچبەران لە کەمپەکاندا لە زیندانەکاندا ئازار دەدرێن استزا دەدرێن ئایا ئەم جۆرە کارانە هەیە ئێستا بۆ جۆرە مامەڵیان لەگەڵدا دەکرێت؟ بۆ ئەمان لە ئێستا نەخێرەوە نییە چکە هیچ کەسێکیان لا نیە لە بینایەکان تەنان بەس لە دوورەوە چاودێریەکەن خۆیان ئازادن ڕێگەیان پێدەن کە بیان بچنە دەرەوە بچن شتومەک بکردن و بیبنەوە تەلەفۆنیشیان پێە ڕەوش و بارودۆخی ئەمان لە چاو کۆچبەرانی
ساڵانی ڕابردووە زۆر باشراوانی کە دەست بەسەر بوون وەکو وتم تەلەفۆنەکانیان لێسەندراوە تیان نەبوو کە ئێمە توانیوانە بە چەند قۆناغی لەگەڵ هێزەکانی دژە تیرۆر بتوانین کە بیانگەڕێنین و هەرێمی کوردستان دوایەوەی کەفاالەتیان بۆ کراوە کە لەوێ ئازاد بکرێن لە ناوچەیەکی دیاریکراو و دوجار هەر لەلایەن گروپ و باندەوە توانیمانە ڕازیان بکەین کە بیگوێزنەوە جێگەی چکە مەرحلە بە مەرحلە توانیمانە بیانگەڕێن بەڵام خۆشبەختانە ئەمان ڕەوشان باشترە بەڵام ئەوەیە کە مەسروفاتیان لەسەر شانە و پارەی کەمیان پێماوە ئەبێ ئێمە و هاوکات وەزارەتی دەرەوەی حکوومەتی عێراقی بتوانین بە زووی کاروبارەکانیان بۆ ڕایکەن و بگەڕنەوە ناو کەسوکارەکان. سپاس کاگاری ماندوونە بن بەڕێزاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوەڕە و پەنابەران سپاس بۆ ئامادەبوونت.